بەڕێزان سڵاو لە ئەڵلقەیەکی نوێی ڕۆژمێری هەڵبژاردن ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لە گەڵتانین هەمولایەکان باش دەزانن ئێستا وردە بانگەشەی هەڵبژاردن گەرم بووە خەریکە بەرەو گەرمتریش دەڕوە بەڵام ئەوەی سەیرە تەواوی لایەنەکان یەک لایەنیان نەبێ کە ئەویش پارتی دیموکراتی کوردستانە دروشمی نەتەوەیی هەڵنەگرتووە تەواوی لایەنەکانی تر هەر هەموویان هەموو دروشمەکانیان کە تەماشایەکەی دروشمی ڕووخاندنە وەستاندنە تێکدانە دژی خەڵکی کوردستانە دژی هەرێمی کوردستان ئەم هەرێمەی کە بە خوێن و بە فرمێسک لە 100 ساڵی ڕابردوودا دروست کراوە هەمووشمان باش دەزانی هەر چوار دەوری ئەم هەرێمە بە دوژمن گیراوە دوژمنە سەرەکیەکەشمان کە ئێستا بە زۆر هەرێمی کوردستان کراوە بە بەشێک لە عێراق ڕاستەوخۆ لە عێراقەوە سەرکردە هەیە لە عێراق زۆر ڕاستە و خۆیانە بە بێ شاردنەوە دەڵێ خەڵکی کوردستان ئەوەندە نین کەمترن لە 105 بۆیە پێویستە هەرێم نەمێنێ کەواتە لە ئێستاوە لەوێ ئەجێندایە و پیلانی لە ناوبردنی هەرێم داڕێژراوە ئەی بۆچی لایەنەکانی تر مێشیش میوانیان نییە بوونەتە بەشێک لە جێبەجێکردنی ئەو ئەجێندایە و بە هیچ جۆرێک جگە لە پارتی دیموکراتی کوردستان دروشمی نەتەوەییان نیە ئێمە بۆ ئەڵلقەی ئەم شەو لەسەر دروشمی نەتەوەیی قسە دەکەین میوانیشمان هەیە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک فواد محەممەد ئەمین سەرڕاج نووسەر و ڕۆشنبیر کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە کاک فواد زۆر بەخێر بێن بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان کاک فواد پێشەوەی ئێمە بینە سەر گفتوگۆ و پرسیارەکانمان لەگەڵ جەنابەت هاوکارانمان لێدوانی هاوڵاتیانیان بۆ وەرگرتووین سەبارەت بە دروشمی نەتەوەی با پێکەوە لەگەڵ بینەران بینەری بین دواتر گفتوگۆکانمان دەستپێدەکەین لەبەرەوەی ئەگەر مەوزعی نیشتیمانی تیا نەبێت و نەبێ معناوە چی سوودی چیە؟ بەتەکیید خۆی هەر لەو ڕوانگەیەوە سەیریکەی ئەوە نەمانی ئینتیمای نەخۆشەویستنی وڵاتە دڵسۆزینیە بۆ ئەم وڵاتە دیارە ئەو خەڵکانێک کە ئەم دروشمانە هەڵەگرن خاوەنی کوردستانی نخوان بە خاوەنی کوردستان نازانن کاریگەریەکەی بەس بە تاقەتکردنی خەڵکە و هیچی تر چونکە خەڵک ئێستا وشارە خەڵک هەموو شتێک ئەخوانێتەوانە سرنجی ئەوەیە لایەنەکانی تر بۆ نمونە دروشمەکەیان چۆنە ئاوادانی خۆراگریە پێکەوەیە لە پاڵ ئەمەیە تۆ دروشمی ئەوەندە زبر و ڕق بەکار ئێنی هەمووی وەکووە بچیتە شەڕۆ بچیتە حربێکەوە خەڵکی کوردستان پێویستی بەهێمنە پێویستی بە شەڕ نییە خۆشیان شاید حاڵی دروشمەکانی خۆیانن کە ئەم شارە هەر شکوچە و کۆڵان و شەقامێکی ڕۆی من وا هەستەکەم لە ساڵی هەشتاکانە ئەیبینمەوە تەواوی کوچە و کۆڵانەکانیان شاید حاڵی ئەم بابەتەن وڵای دروشمی لایەنەکان بەڕاستی ئەو دروشمانە و دروشمی هەڵبژاردن نییە یعنی ئێمە وڵاتێکین خۆمان لە هەر چوارلەوە دژمنێکی زۆرمانێ ئەمانش لە ناوخۆ ئەگەر ئابە بشێوە ئێمە پێما خۆش هەڵبژاردنێکی ئارام بێ خەڵک بە دڵخۆشی بچێ بۆ دەنگدان ئارامی یعنی دەنگدانێکی باشکە بە مرتاحی خۆی بگەڕێتەوە کوردستان سەرکەوێت بەڵام بەڕاستی دروشمی کۆمەڵ لایەنەوە دروشمی نەکوردە نە کوردستانە هیچ شوێنە نادام پەیامانە پەیامی کوێن یعنی ئێمە بۆ هەڵبژاردن چین بۆ ئەوی وڵاتەکەمان خۆشگوزان بێ ئارام بێ بەڵام ئەمان هەر لێسەوە پەیامێکیش پەیامی شەڕ و ئاژاو مشکلە بە خەڵکە گەیەن لایەن هەیە بێگومان هەڵگری دەکا دروشمی نەتەوایەتیە دروشمی نیشتیمانیە و کاریشی لەسەر ئەم خاڵە کردووە بەڵام لایەنێک بۆ لایەنێکی دیکە گۆڕێ گۆڕانکاری ڕوئەیە ئەوەی کە من تێبینیم کردووە هەندێک لایەن زمانێکی زبر بەکاردێن لە هەڵگرتنی دروشمەکانیانە ئەمە هەڵبەت دروستە بۆ بانگەشی هەڵبژاردن لەوەی کە تۆ وەکو لایەنێکی سیاسی چۆن حملەی خۆت بکەی بەڵام دوجار ئەمانە کاریگەری دەرونی لەسەر تاکەکانی کۆمەڵگە بەجێ دێڵێ من پێشنیارەکەم بۆ زۆربەی لایەنەکان ئەو داواکاری و ئەو مەناهیج و بەرنامانی کە هەیەە وەکو خۆی جێبەجێ بکەن و داوای شتێ بکەن کە پێیان جێبەجێکرێت وڵی خەڵکی کوردستان ماندوو بووە لە دروشمی زمانی زبر و قسەی ناڕەحەت بەرامبەر بە یەکتری دوجار ئێمە هەمومان خەڵکی کوردستانین هەمومان لە یەک کەشتیین هەمومان ئاشناین بە یەک هەمومان یە خوێن و گۆشتین ئەگەر ڕاستکەین ئێمە لەگەڵ یەکتری یەک ئاوات و یەک ئاماجمانەیە کوردستان بەرەو کەناری ئارامی بەرین یەک قیادە و یەک حکوومەت و یەک وەزارەتی پێشمەرگە و کێشەمان لەگەڵ بەغداد هەمووی لە یەک چوارچێوایە بەڵە بەڕێزان دەستخۆشیمان بۆ هاوکارانمان هەموو لایەک باش دەزانن کوردستان دەوڵەت نییە ئەگەر ئێمە دەوڵەت بووینایە ڕەنگە زۆرێک لەو دروشمانەش خۆبوڵ وایە چونکە هیچ مەترسیەک لەسەر
ئەو کاتە لەسەر دەوڵەتی کوردستان نەدەبوو بەڵام ئێمە هەرێمێکین ئێستا کە بەپێی دەستوری عێراقیش هەرێمێکە دانی پێدانراوە بەڵام پیلانی لەناوبردننی حالیان ئێستا پیلان لە دژی دەجێڕدرێت. زۆر باشە ئێمە لەگەڵ میوانەکەمان وەکو پێشتریش ئاماژەم پێدا لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر قسەی زیاتریش لەسەر بابەتی دروشمینەتەوەی یەکەن کاکوت دووبارە زۆر سپاس وەکوتم بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. با بێمە سەر دروشمی نەتەوەیی بۆچی ئەگەر ینی ڕاشکاوانە قسە بکەین بۆچی بەتەنها پارتی دیموکراتی کوردستان دروشمی یاخود خاوەنی دروشمی نەتەوەییە؟ ئایا لایەنەکان بەتەنها دژی پارتین یاخود دژی هەرێمی کوردستانن کە هیچ دروشمێکی نەتەوەییان نی دەڵێ بیرڕوخێنە وێرانی بکە تێکی بدە ئەمار ئێمەمان ناوێ با ئەوەی کە هەشە لە دەستی بدەین بۆ بەڵێ ئەگەریمە خوێندنەوەمان بۆ ئەم سەردەما هەبێ ئەوێ خوێندنەوەیەکی وشیارانە بێت و تەحلیلی ئەوە بکەین کە ئەم حیزبانە چەندیان حیزبن جارێ بەچی کۆبوونەتەوە ئایدیایان چۆنە فەلسەفەیان چییە ئەوە لێوە ئەتوانی بیان خەیتە بەری ئەو بەرتەوە هەندێکیشان بمانێ و نەمانێ هەستی قەومیان نەبووە یا بە قەومیەت بە پەروەردە نەبوون بە برایەتی درەزنانە و بە تێکەڵبوون لەگەڵ داگیرکەران و لەگەڵ کۆمەڵە شوێنە ئەوە ناتوانن قەومی بن. حیزبی قەومی ئەوەیە بەرژەوەندی نەتەوە بخاتە سەر و هەموو بەرژەوەندیەکانەوە بۆ چۆکە پاراستنی ئەم چیانە لە باشووری کوردستانە ئەبێتە دڵی هەموو پارچەکانی تر ئومێدە بۆ هەر چوار پارچەی بەڵێ ئێستا تۆ دیقەت بەگەر بۆ هەموو دوژمنەکان لە یەک ئەژنەدا هەر لە حیلفی سنتۆ هەتاک وەگاتە ئەمڕۆ تاکەوت 6 ئازار ینی پەیمانی جەزایر هەموو یەک ئەگرن بۆ ئەوەی تۆ نەشونما نەکەیت و سەرکوتێکەن و بۆ خەنەوە ناو قاوەکەی خۆی چونکە ئەڵێ گەر ئێرە ڕزگاری بوو ئەوە ڕۆژەڵە لە دەستایە ئەوە باکوور لە دەستایە ئەوە هینە ئەجا حیزبی قەومی ئەبێ ئەژنەدەیەکی قەومیە بێ لەسەر بنەمای مێژوو کەلتور زمان ڕۆشنبیری وەنەرێتی کۆمەڵایەتی و پاراستنی خاک. زۆر باشە کاک فواد یعنی یەکێک لە دروشمەکانی کە پارتی هەڵی گرتووە لەو چواروشەیەکیان دەڵێ خۆڕاگری بەڕای تۆ ئەم خۆڕاگریە چ واتایەکێ واتای ئەوە ناگەیەنێ کە دەبێ خۆڕاگر بین بەرامبەر ئەو پیلانانەی کە لەم هەرێمەی بە خوێن دروست کراوە ئەو پیلان دەبێ خۆڕاگر بین بەرامبەری و هەوڵدەین پوچەڵی ئەمان ئەوەی کە ئەوەی هەڵبژاردووە توژمن ناسە داگیرکەر ناسە نەیار ناسە ئەزانێ مەسەلا ئەمە ڕەشەبایە کە هەڵی کردووە لەوانەیە شتێ تەلزمێ بچێتە چاوتەوە یا جەسە بینارکە یا ڕۆح بشێوێنێ ئەوە کە تۆ خۆ ڕاگرت بووی پێت داکوتی لەسەر حەقیقەت و لەسەر مێژووی خۆت و لەسەر خەباتی نەتەوەیی و نیشتیمانی لە پارچەیەکی کوردستانە مانای وایە پێویست بەوە ناکە هەڵەشە بگەی و پێویست ناکە بچیتە ناو ئەژنەدەیەکەوە کە ئەوێ بوو ڕژێنێ کە ئەوێ خەڵکە لێهاند بە کەواتە خۆڕاگریەکە دروشمێکی هێمنیە بۆ ئەو هاوبیرانەی کە لە ناو ئەو بازنەیە کارەکەن بۆ ڕۆحی کوردایەتی و سەربەخۆیی. زۆر باش کاک فواد بۆ خۆت باش دەزانێ ئەنی داگیرکاران لە هیچ شتێک کۆیان نەکردوتەوە عێراق بەرامبەری ئێمە ئەوەی کردوویەتی لە ڕابردووە لە ساڵی ڕابردوودا هەر لە ڕوخاندن و وێرانکردن و سووتان تا گەیشتە ئەنفال تا گەیشتە کیمیابارانی هەرێمی کوردستان بەڵام یەکێک لە ئەجێنداکانیان یەکێک لە شەڕەکانیان شەڕی دەرونیە لەگەڵ تاچی کووردا کە بەداخەوە ئێستا ئەو لایەنانەی کە بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن یاخود ئێستا خەریکی بانگەشەی هەڵبژاردن و کاتدەشانێ بچ لە دەسەڵات لە ڕێ ئەم بانگەشەیەوە ئەوان دەیانوێت تاچی کورد وا لێ بکەن بڕوای بەوە نەبێت کە کورد قابلیەتی ئەوەی نییە خۆی حکمی خۆی بکە لەگەڵەوەی ئەوە تا بینین ئەوە لە 92 تا ئێستا حکمی خۆی کردووە جێبەجێکردنی ئەم ئەجێندایە بەڕای ئێوە دەکەوێتە چی خانەیەک و بۆ ئەم ئەجێندایە جێبەجێەکەن تاچی کورد وا لێ ئەەکەن کە بڕوای بە خۆی نەبێ ئەم شتە شەر تازە نییە لە کۆنا لە 58 و 59 هەندێک دروشمیان بڵاو کردەوە کورد کورتە و کورد نابێ بە هیچ و ئێمە هیچمان پێ ناکرێ تێگەی بۆی بمان بەستنەوە بە ئەژنەدەی داگیرکەرانی کوردستانەوە و من ئەگەر باسی دەستور بکردن زۆر لێ یاخیم چونکە من یەک پارچەی عێراقم ناوێ من یەکبوونی کوردمەوێ
چونکە یەکپارچەی عراق بە من ناپارێزێ وەک قەتیش ئەوان باوەڕیان بە سەرۆت و سامانی تۆ بە خاکی تۆ نییە هەمیشە ئەیانێ بیان بن بۆ خۆیان و ئەو کەسانەشی چوونەتە ئەو بەرەیەوە واللهی لە فرسان سەلاحەدین و خالیدی کوڕی وەلید ئازاتر و وریاتر نین کە بینیمان لە مێژووی شەستەکانی زمانی ڕابردووە بەڵام بەداخەوە ناگەر نەزان و کوێرە ڕێیە بووبوون بەڵام ئەمانە هەندێکیان بە فەلسەفە و بە کتێب و بە ڕۆشنبیری و بە ئەژنەدەی تەر قساکەن. زۆر باشە کاک فواد ئەگەر سیرکەین ئێمە با بە واقعیانە تەماشا بکەین پارتی دروشمەندنەتەوەییەکانی هەڵگرتووە ینی کەواتە ئەوە بەس پارتی دیموکراتی کوردستانە بڕوای بە کوردستانیەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان هەیە بۆیە ئەو لایەنانە هیچ دروشمێکی نەتەوەییان نییە و دژایەتیەکەن. پارتی تەمان گەرێمە بڵێن بە هەندێک قۆناغی زۆر گەورە تێپەڕیوە هەر لە 46ەوە تا ئەمڕۆ هەندێک بابەت هەیە مەسەلە داوای لامرکزی کردووە داوای حکومی زیاتی کردووە تێگەی داوای مەسەلە براتی کرد و عربی کردو بەڵام ئەمڕۆ تێگەیشت دوای مدەیەکی زۆر لە خەبات و لە تێکۆشان پیاوێکی وەکو بەرزانی کە یعنی بە هەر حسابی بۆ بکەی یەکێکە لە کەڵەپیاوەکانی نەتەوەی کورد وتوانیوێتی دوژمن ببەزێنێ ئەگەر بڵێن پەیمانی جەزائیر نەبوایە کە لە ناو ئەژنەدەی بەریتانیا و ئەمریکا و زۆر وڵاتانی ترە ئێمە وامان بەسەر ناهات ئەویش ئەو شۆڕشەی ڕناگرن بۆ لەبەر ئەوەی خەباتی تۆ خەباتی نەتەوەییە پاراستنی خاکی کوردستانە و خەباتکردنیش بۆ ئاسۆیەک بۆ هیوایەک فەرقی وەک لەوەی بۆ هەندێشتی کاتی تۆ دوژمنەکە گەر شتێکی شێباتێ ڕۆژێک لە ڕۆژان لێدەستێنێتەوە. کاک فوادیانی پێ وایە خەڵک ئێستا لەو ڕاستێتیە گەیشتووە کە دروشمەنەتەوەییەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە پێت وایە خەڵک بە ئاگایە لەو ڕاستیە لەو حەقیقەتە ئەتوانی سەری گۆڕەپان بکەی بزانە خەڵک چەند ماتە چەند بێتاقەتە جانان هاشە وشەیەکە بوو هەرایەکە بوو هەندێ بابەتە بوو وانە ئێستا خەڵکەکە ینی بێتاقەتە لەوەی نییە بەخۆیان بچێتەوانە ینی خەڵک بێزارە لە دروشمی ئەو لایەنانە بەڵێ بێزارەکە چۆنە مەسەلا تۆ ئومێدە هەیە شەهید دەداوە ئەنفال و کیمایی و شۆڕشێکی درێژەخایان و دوای ئەوە حتا لە حیزبەکانی خۆشیان خەباتیان هەیە شەهیدیان هەیە تێکۆشەریان هەیە تێگەی ئەمڕۆ بە پشکولەترین ماف یعنی هەرەوەنی بژی و بەرەو بخۆ ئەوە گەورەترین زیانە بە نەتەوەییمان و تۆ ئابوووریەکە لە دەسابوو کە سەدامی نەفتون کە سیلاح ئەوەشیان لێ سەنیتەوە کەواتە پێڕەوا نابین وەکو هەوڵاتیەکی ژمارەیەکی سەیرە ناکەن ئەگەر بەیانی زاڵ بوون بەسەرتا ئەم هەرێمە نەما ئەوەی سەدام پێی کردوون ئەمان سێ ئەوەنی کەمان پێەکەن. زۆر باشە کاک فواد بە تۆزێ بە واقع بینانە ئەم جارە ئەم پرسیارە بکەین بەداخەوە دەبێ وابڕین ئێستا نەوەیەکی نوێ پیا بۆ ئینتیمای کوردستانی بوونی ئینتیمای بۆ خاکی بۆ گەلەکەی بۆ نەتەوەکەی تا ڕادەیەک دەتوانین بڵێن کەم بۆتەوە یاخود کز بووە ئەم لایەنانە ئێستا بەو دروشمە نانەتەوە یانەی کە هەیەە پێ دوانێ هەوڵ دەدەن ئەوەی کە ماویشە ئەو ئینتیمایە بە هیچ جۆرێک نەمێنێ بەڵێ ئێمە ئەگە سەیری واقعی ژیانی خۆمان بکەین و میلەتەکەمان بکەین بە زۆر ئەستەنگی گەورە ڕۆشتەوە قەیرانی دارایی نەبوونی برسێتی تێگەی هەروە بێتەوە داگیرکردنی زەویزار دروستکردنی خۆبڕینی موچەی خەڵکی کوردستان کاکفۆ جۆرێک لە ئەنفال نییە بەڵێ چۆن ئەی تۆ بە چیەژی یعنی ئەوە تاوتان موچەکان ئەی باشە بۆچی ئەم لایەنانە کەس دژی ئەو بێموچەیە دژی بەغدا ڕاناپەڕێ بۆ قسە ناکەن ئەوی خۆی نییە خۆی نییە خۆی بەسراوەتەوە یعنی جڵەوێکی لە ملایە ئەبێ بەپێ ئەو ئەژنەدەی ئەو بۆیە نووسێ ئەو پێڵێ ئەوە بەکاربێنێ تێگەی ئێستا زەلامیانە بۆ بە سەرمایەدار من هەستەکەم نییە دینارێکیشی بۆ کورد خەش نەکردووە ئێستا نێم بۆتە کۆمپادارێک بۆتە سەرمادارێکی گەورە ئەژی و ئەلەوەڕە چه خەمێکی مناڵی هەژاری کوردی و گەرمیان و ئەنفال و ئەوانەیە هەیە خەمی ئەوەی نەماوە نەوەی نوێژ بەڕاستی لەبەر حیزبەکان پەروەردەیان نییە یەکێ لە هەڵەکانمان مەسەلمە پەروەردە لە قوتابیانەوە لە قوتابخانەکانەوە فێر بوون پەروەردە لە ماڵەوە لە قوتابخانەکانەوە تۆ نیشتیمانی خۆی کە زێوە سولودێکی و تۆ کە بێکەس و توێتی کە پیرەمێر و توێتی ئەمە چۆتە ناو ناخی مناڵانی کوردەوە وردەودە کە گەورە
گەورەش بوون لە ناو خێزانێکە کە بنەماڵێکی نەتەوەی و کورپەروەەر بوون خاخۆشەویست بوون تێگەی ئەمانە بۆ خۆی نەوەیەکی وشاری دروست بەس ئێستا باوکەکە مامۆساکە لە پەراگەندەی و هەژاری و نەکبەتی و ئەوە ئەژیفرای ئەوە ناکەوێ دانیشین بکە ئەوەش بەشێکە لە ئەجێندای عێراق بەرامبەر خەڵکی کوردستان زۆر باشە. کاک فواد مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی لە یەکێ لە بانگەشەکانی زۆر بەڕاشکاوانە ئەم ڕستەی بەکارهێنا دەڵێ ئەگەر پارتی نەمێنێ ئەگەر پارتی سەر نەکەوێت ئەگەر ئەم هەڵبژاردنە نەباتەوە زۆرینەی کورسیەکان بەدەست نێنێت ئەوە خەڵکی کوردستانیش نامێنێ ئەوەی کە پێمان کراوە لە ڕابردووە دەقات پێمان دەکەن ئەوە بەڕاستی هینە یعنی باوەڕون بەخۆیە باوەڕون بەوەیە کە تۆ هیوایەکە دەیە و بۆ گەلەکە و بۆ نیشتیمانەکەی ئیژەکەی ئەگەر هاتوو نارەکانت سەرکەوت هەمومانەکەوینە ناو وەزعکی ناخۆش و نالەبار و داگیرکاریەوە. تەمان کاک مەسعود بەڕاستی ئەوە لەوە ئەچێت لە خۆیەوە نایڵێ لەبەر ئەوەی نێ ئەزمونیان هەیە ئەوان ئەزمونیان هەیە بارزانی 200 ساڵ ئەزمونیان هەیە بەرزانیەکان جارانەگەر نەخێنەوە روشتیان تیا بوو بێسا هەمووی خوێنێ هەمووی فێری ئەوە بوون سیاست بوون دیبلۆماسیەت فێر بوون ئێمە یەکێ لە شتەکان کە نیمانە دیبلۆماسیەتە. باش کاک فواد ینی جەنابەت کەسێکی ڕۆشنبیری نووسەری لە چۆی دنیا هەیە حیزبی سیاسی لایەنی سیاسی لە بانگەشەی هەڵبژاردنە دژی میلەتەکەی خۆی دژی خاکەکەی خۆی دژی خەڵکەکەی خۆی دروشم بەدا لە چۆی دنیا هەیە بۆچی ئەمانە لە کوردستان بەم شکڵن خۆی ئەو شتە نییە بەڵام هەندێ ڕق هەیە هەندێ یعنی وەزع هەیە کە دروست دەبێ ئەو ئازادە هەچێگەڵێ با پێ بڵێم هەر کەسێکە چێگەڵێ ئازادە بەڵام کە تۆ خەتی سووری بزان یعنی چویتە ئەو دوو سنووری خۆتەوە ڕەنگە دوایی بەخۆی ئەمە دەوڵەتمان نیە گەر دەوڵەتمان هەبووە ڕەنگ بێ بە جۆرێکی کە بخوێن ئێمە ئەگەر دەوڵەتمان هەبێ ئێستا ئەو کابرایە کەوتێتی ڕێیانکردانی بەڵێ ئێ باشە قیرقیزستان 700,000 کەسە لە دوای ئیتیحادی سۆڤێتی کە ڕووخا 12 دەوڵەت دروستمەشی ناگاتە ملیۆنێ بازێکیان ئەی باشە بۆ ئەو ڕەوایە من ئەگەر دەوڵەتێکم بێ تێگەیا ئەم هەرێمەم هەیە کە ئاواتی 7-8 ملیۆن کووردە تێگەی تۆ سەریەوە مەکە ئەم کەم و کوڕی هەیە ئەم خراپە ئەم باش نییە ئەم ناتوانێت ئیدارەی ئەوە بکە ئەمە لە چۆی دنیا کەم و کوڕی نیە هیچ حیزب لایەن عێراق دروست کراوە چون پیاویان بە قەرز کردووە تێگەی باش زۆر باشە کاک فواد من یەک پرسیاری تر بەڕاستی بەلامەوە گرنگە من سەرنجی جەنابەت بزانم ئایا ئەمانەی ئەم لایەنانە کە دژی خەڵکی کوردستانن دژی هەرێمی کوردستانن دژی کیانی کوردستانن ئەمانە کورد زمانن یاخود کوردن خۆکرێ ئێستا لە کوردستان بانگلادێشی لێ چینی لێ فێری کوردی بووە بەڵام خۆ کورد نین ئەم لایەنانە تۆ بە کوردیان دەزانی یاخود تەنها ئەوەی بە کوردی قسەکەن هەر کەسێک لە خوروسکی خۆی لابە هەر کەسێک لە بیر و ئەندێشەی خۆی لابە هەر کەسێک ئاوات و هیوای بۆ سەربەخۆیی کوردستان نەبێ ئەگەر هەموو زمانی کوردیشی لەبەر بێ هینە نایێنێ من پێت ئەڵێم کە مهم بیرە بیری کوردی ئەو بیرەیە کاڵقوڵاوی ناو خاک و ئاواتە یعنی کە تۆ سەیری ئەحمەی خانیەکەی سەیری پیرەمێر دەکەی سەیری بێکەس دەکەی سەیری ئەواکەی ئەوانە ئەژنەدەی کوردایەتی تۆن ئەگەر ئێمە لەسەر ئەو ڕێڕەوە بڕوێن با ئەوانیکە بۆ خۆی هەر بڵێن زۆر باش زۆر باشە باشە کاک فواد من دەمەوێت جارێککە ئەنی پرسیارێک ئەگەر بە کوردیش وەڵام دیتەوە من ڕەنگە کاتم زۆر نەمابێت زۆر باشە ینی ئەم لایەنانە کە ئێستا دژی ئەم هەرێمن ینی دژی هەرێمەکەن هەر بەتەنها دژی حکوومەتی هەرێم نین ینی دژی ئەو هەرێمن دژی کوردبوونەکەین بۆچی هیچ ڕەخنێکیان لە عێراقنی عێراق قوتی خەڵکی کوردستانی بڕیوە تعریبی کەرکووک و خانەقین و دووس خورمات و سەرگەڕان و هەمووی ئەکا بە بەردەوامی هەر پێرێ عەرەبی هاوردە پەلاماری گوندێکی تری کورد نشینیاندا ئەگەر خەڵکی گوندەکە ئازایەتیان نەبووە ئێستا گوندەکەی ئەوانش تعریب کرابوو بۆچی ئەمانە هیچ ڕەخنەیەکیان لە عێراق نییە من وەک پێ دەڵێم جاری وا ڕق یانە حەزی بەرامبەر نەتەوەکە شەر نییە لەبەرەی خۆتابێ هەیە لەبەرەی دوژمنە بوو ئێگەی ئەوە خەتەرترێ وەگەوەی لەبەری دوژمنە بوو بە چاوی خۆت ئەیبینی
ئەو ئایدیایی کە هەندێک کەس و لایەن و حیزب هەیەی لە بەرژەوەندی نەتەوەی کورد لە بەرژەوەندی خاک لە بەرژەوەندی هەموو کەلتورە جوانەکانی نەتەوە کار نەکە دوا ڕۆژ ئێمە هەمومان لێک شوێنای ئەگەر ئێمە دۆڕین ئەوانیشە دۆڕێن یعنی براون نین براوە ئەوەیە تۆ ئەم خزمەتی ئەم خاکە بکەی بەرەو پێشی بەری ئاسوودەی و ئاسایش و ئارامی بۆ نەتەوەکەی دروستکەی پێکاتەی بەڕاستی ئەندێشە دێڵەنمە زوونی سەردە و زوونی سەوزە و نازەم زوونێمە کاکە ئێرە کوردستانە ئێرە کوردستان ماڵی هەموو کوردێکی دڵسۆزە هەر لە خانەقینەوە بگرە هەتاکو وەگاتە زاخۆ تێگەی ئەوە نییە من کە جیام کردەوەمە هەولێری و مسلمانیە و ئەمە ئەوەیە زۆر باشە خیانە لە خۆ باشە کاک فواد من ئێستا پرسیارێکم لا دروست بوو بەڕاستی ئێستا کە جۆ لە بانگەشەی لایەنەکان نگرم بە کاندیدەکانیشیانەوە من ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو لایەک هەندێک لە کاندیدەکان کوڕ و کچی شەهیدن ئەوانە باوچیان بۆ چێ شەهید بوو بۆچی شەهید بوو لە پێناوی چییە بۆچی ئەمانە ئێستا دژایەتی هەرێمی کوردستانەکەن هۆکاری ئەمە چییە زای چۆنە کاکە فەراد ئەوە باوکی شەهید بووە لە پێناوی ڕێکە ئەو نانی ئەو شەهید بوونی یەخوا ئەڵێ ئەگەر لا بەم ڕەنگێ نانەکەم ببڕن بەیانی چێ بەخێوم مەکە یەگەی چێ نانمانایەتێ یا ئەوێ تەوزیب بێ دامەزرێ ئیتە بە نەقی بێ بە عەقید بێ بە هەرچیە بێ جێ خۆی بکاتەوانێ بۆ لەبەرەوەی ئێمەڵێن کەشتێ لە چیسمان چۆ پەروەردەیە پەروەردەی نەتەوەی زۆر مهم چی بکەین باشە وەڵای یەکبوونی کورد لە هەموو شتێ باشترە ئارامبوونەوە لەگەڵ یەکە هەوڵ بین بەڵام بۆچی هەموو لایەنەکان بە تەنها دژی پاتی دیموکراتی کوردستان خلایەنەکان چیان یعنی تۆ هەندێک بەخۆی دەڵێ ئۆپۆزیسیۆن هەیە مەسەرەن تەنها دوو کورسی هەیە لە پەرلەمان و بەخۆی دەڵێ ئۆپۆزیسیۆن کورسیشی بێ و نەی بێوانە هیچ نین تێگەی یعنی خۆت بیمان هەبوو 40 کورسیشی هەبوو 30 کورسیشی هەبوو نەیتوانی بەردەوام بێ بۆ هیچی پێ نییە ئەو هاشەوشەیە کە خەڵکی دروست کرد کۆمەڵە خەڵک کوژا لەم شارە هەمووی نییە دوایی توایە و نەما وەکو بەفی کرد ئێستا تۆ ئەبێ خیتابی قەومیت هەبێ ئەبێ هەموو خێزانێکی کورد بەیی خۆت بزانی تێگەی و ئەبێ دڵ نەڕەنجێنی و ئەبێ حکوومەتی هەرێمیش بە حەقیقەت بێتە خوارەوە بچێتە ناو خەڵکی هەژار و ئەوانەوە بچێتە ناو ئەلفالکراوان چمەبارانەوە بچێ ئەڵبەر هەڵەبجە ئاوادان کاتەوە خانەقین ئاوادان کاتەوە یەکێک لە خەتەرەکانی ئێمە کوردستانمان کرد بە جێناکۆک خەتەرترین شتە شەریکمان بۆ خۆمان پێیاکرد دەستخۆش ئەوە هەڵەیەکی گەورە بوو زۆر باشە زۆر بەڕێز کاک فواد محەممەد ئەمین سەڕاج نووسەر و ڕۆشنبیر گەلێک سوپاس بۆ بەشداری کردتان لەگەڵمان لەم ئاڵقەی ڕۆژمێری هەڵبژار بەڵێ بەڕێزان وەکو پێشتریش ئاماژەم پێدابوو هیوادارم ئێوەی بینەر ئێوەی بەڕێزی بینەر ئێوەش بەشدار بن لەگەڵمان بە ناردنی ڤیددیۆ بە ناردنی وێنە بە ناردنی کۆمنت بە ناردنی پرسیار تا پێکەوە هەمومان بە یەکەوە بتوانین بەرنمەیەکی تۆکمە کە تەنها و تەنها لە خزمەتی خەڵکی کوردستان و خاچی کوردستان دەبێ پێکەوە بەرنمەیەکی وا پێشکەش بکەین ئەڵلقەی ئەم جارەشمان لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی نوێ و ئەڵلقەیەکی نوێ ئێوە شاد و بەختەوەر بن کوردستانیش ئاوەدان و پارێزراو بێت